زۆر کتێب کاریگەری لەسەر مرۆڤ هەیە و ینی مرۆڤی پێ ئەگۆڕێ و کاریگەرێکە بەجێڵی لە ژیانیە. من گەورەترین کتێبێک کە کاریگەری لەسەر ژیانم دروست کرد بە دەرەجەی یەکەم ئیقتیرانی نێرەین بوو، ئەویش مودەیەکی زۆر کەم بوو. بەڵام دوایی کە ئەو برادرانەمان لە هەڵەبجە باسییان کەوتیان کتێبێک دەرچووە لە بەغا هاتوتە بەغا، ناوی فیزلال القورئانە. ئیتر منیش باسییانە کرد و لە قەتاتیان لێ گێڕایەوە و شتیان منی زۆر لەسەرم کاریگەری دروست کەوتم ئیلا ئەبێ و کتێبە بکڕم. اینجا گرانیش بوو لەو کاتە، زۆر کەس بۆی نەیەکەڕا. من لەگەڵ مەجموعەی ڕەفیقمە لە هەڵەبجەوە چوین بۆ بەغا، لەوێ گەڕاین ئەو کتێبەمان دۆزیۆ بە ناوی فیزلال القورئان هیسەی قوتبە ڕەحمەتی خوای لێبێ. ئەو کتێبە بە 11 دینار کڕیم ئەو کاتە، بە 11 دینار 6 مجەڵەد بوو. لەگەڵ خۆمان هێنامە بۆ هەڵەبجە و دوایی کە دەوام عوتڵەمان دەستی پێکرد. عوتڵە لە ماڵی خۆمانە جێیەکم بردە ژێر دارودرەختێکمان هەیە لە ماڵە لە هەڵەبجە، بردمە ژێر ئەوە جێگە و دۆشەک و سەرین و ئەوانم بردە ئەوێ و لێ بۆ خۆم دانیشتم. ئەو سێمانگە لە ماوەی ئەو سێمانگە نزیکی 4000 لاپەڕەم لە فیزلال خوێندەوە. بەڕاستی ئەمەنە کاریگەری هەبوو، ئەمەنە تەسیری لە دەروون و ناخمە کرد. نەمەتوان 1 دقیقە بەجێ بێڵم، ئانی کە بانگە ئەچوم بۆ مزگەوتی جمهوری نوێژەکەمە کرد بە پەلە بە نەعل، خێرا ئاهاتم و ئەچوم بن ئەو دارە دەستمە کرد بە خوێندن، نەک خوێندنەوەیەکی بڵێ ئەحتیادی. ڕێک تێکەڵی ناو ناخی سەیقوت بووم کە بچە نەهامەتیەک ئەم تەفسیرەی نووسیوە، ئەم ئەنی خۆی چونکە لە سجنا ئەمەی نووسیوە، لەگەڵ ڕۆژنامەیەکە عەقدی کردبوو کە هەموو هەفتەیەک بابەتێکی بۆ بنووسێ لەسەر قورئان. اینجا دوایی کە گیرا ئەو ڕۆژنامەش کاتی کە وتی من عەقدم هەیە لەگەڵم پیاوە، ئەبێ ئەو هینەم باتەوە، ئەو بابەتانم باتێ، ئەگینا عەقدەکە هەڵەوەشێن پارەکەی نامێ. ئەوانش کاغەزیان بۆی نانێ سجن لە سجنا ئەینووسی و دوای ڕۆژنامەکە هەموو هەفتەیەک لە دەرەوە بابەتێکی لەسەرەوە بڵاو کردەوە. دوایی ئەمە کرا بە کتێب، کرا بە کتێب بە 8 مجەڵەدی گەورە. دوایی لە ئەخیرە دارالشروق لە بەیروت کردی بە 6 مجەڵەد کە ئەمە کتێبەکەیە. طبعا لە کتێبەکە خۆی باس دەکات لە مقدمەکە ئەڵێ إن في ظلال القرآن نعمة، يعني ژیان لەژێر سێبەری قورئانە نعمة لا يعرفها إلا من ذاق، يعني هەموو کەسێک تێ ناگات لەم فیزلالە إلا یەکێک نەچێتە ناو ناشی و لەزەتی لێ نەبینێ. بەڕاستی من چوومە ناو ناخی ئەم فیزلالەوە و لەزەتم لێ بینیوە. جا ئەم خۆی سەید لە باسی ئەم کتێبە ناڵێ بەردەوام با لە بەردەستا بێ، ئەڵێ یەک جار بیخوێنەرەوە وەکو سێبەرێک. من بۆیە نام فیزلالی قورئان لەژێر سێبەرەکەیە، وەکو چۆنێکێک ئەڕوا بۆ شوێنێک لەژێر سێبەرەکە نەختی ئیستراحەتەکە، تۆیش ئەوەنە ئەمە بخوێنەرە و خۆ بچۆرە سەر قورئانەکە، واز دەمە بێنە بڕۆ ناو قورئانەوە. من هەتا ئەوێر لەوانەیە بڵێم 1000 جار ختمی قورئانم کردووە، 1000 جار لە پۆلی 2 ئیبتیدایی و من لەگەڵ قورئانە بووم لای مامۆسەمە لە جەلالی مزگەوتی جمهوری، هەتاکو ئەو کاتەی ئەم کتێبەم کڕی لەوانەیە یعنی 1000 کەڕە ختمی قورئانم کرد بێ نەمەزانی بەڵام باسەکانی چییە. بەڵام کاتێکە ئەم فیزلالم کڕی چوومە ناو ناخی قورئان سێدەکەم، ئەمە زۆر جیاوازە لە تەفسیرەکانی کە بە جۆرێکی کە ئەو باتە ناو ئەمەوە گەشتی پێەکە بە ناو قورئانە. اینجا تەسویری فەنی و فێرەکە، فێری هونەری چیرۆک نووسین تەکا لە ناو ئەمە، مۆسیقای قورئانی پێڵێ ئەڵێ کە بە هیچ شێوەیە لە تەفسیرەکانی کە ئەمانەی تیان نەبوو. یعنی وەکو بڵێ تەفسیرێکی ڕۆژگارانە، وەکو ئەمڕۆ تۆ چیتەوێت لە قورئانە ئەوانەی هەموو بۆ شێوەیە نابوو. هەتا تێکەڵی علمی فەزایی و علمی زەراعە و کشت و کاڵ و ناخی عەرز و ئەمانەیشی کردووە، هەمووی هێنێتەوە تێکەڵتەکە لەگەڵ یاوا لێ کاتە تۆ ئەشێلدەی لەگەڵ قورئانە. ڕیوایەتەکەی ئەڵێن گوایە لە قیامەتە سامەڕایە ئیگەرێتەوە، ئەڵێ لە قیامەتە خوای گەورە هەرچی مفەسیرین هەیە ئیهێنێ، ئەڵێ ئادەی بۆم باسکەن چۆن تەفسیری ئەم کتێبەی منتان کرد. ئەوانیش هەر یەکەی ئەڵێ وەها دوایە کە ئەفەرمێ وەڵا ئەم تەفسیرانی ئێوە هەمووی غەڵەتە. من وازانم سەیقوت بەر ئەوە ناکەوێت، عنی لەوێ ڕەفزی تەفسیرەکەی ناکرێت، چونکە بەڕاستی تەفسیرێکی ڕۆحی فکری جوانی ئیمانی بە تێکەڵ لەگەڵ ئیمانە تێتە گەیەنێ کە ئەمە بەڕاستی گەورەترین کاریگەری هەبوو لەسەر منجا ئەو تەفسیری کە من کڕیبم ئەو کتێبە لە هەڵەبجە ئەم بوو، هەموو شوێنەکانیم دیاری کردبوو. اینجا حەڵقەیەکی دەرزم هەبووی قورئان لە هەڵەبجە، هەموو هەفتەیەکیش ئەوانەی کە لە تەفسیرەکە وەرمەگرت لەوێ باسمە کرد. تروای لێ هاو لەگەڵ یان من بە تەواوەتی تەقریبەن 3 جار ئەم 4000 لاپەڕەیەم 3 جار خوێندەوە، 3 جار، ینی 1 جار نەبخوێنێتەوە، 3 دانە جار خوێنمەوە. و هەتا ئەمڕۆیش بمەوێ ئاەتێک تەفسیر کەم یا تێبگەم لە شوێنێکی ئاەتێک
هەر بۆ فیزلا لەگەڕێمەوە کە ئەو بەڕاستی بە جوانترین شێوە یعنی کاریگەر لەسەر من بەجێهێشتووە و لێت یەکەم. دوای فیزلال کتێبەکانی مامۆستا ئیبراهیم ڕەشایی خۆ ئافریکا لە مووسڵ و لە کەرکووک و کۆمەڵە کتێبی بۆ هێنان هینی سعید نورسی بۆ ڕەحمەتی خوای لێوێ. یەکێک لەو کتێبانەی سعید نورسی ئەویش دوای ئەمە زۆر کاریگەری بوو. یەکێکیان بە ناوی إلى الذي سألني أين الله ومن الذي خلقه وما کتێبێکی سعید نورسیە. ئەو کتێبە کە هێنای بۆ ماڵۆ ینی کە مامۆستا ئیبراهیم بۆی هێناوتی طبعا کتێبەکانی هێنا لەوێ بە دەورە ئێمە لە هەڵەبجە ئەوان برادرانەکە ئیخوان بووین و کاتە ئەمانەمانە خوێندە بە دەورایت لەم کۆڵان بە کۆڵان ئەمان گێڕا شەو ڕۆژ خەریکی کتێب خوێندنەوە بووین لەوێ مەجالمان نەبوو لە غەیری کتێب خوێندنەوە ئەو کاتە لە هەڵەبجە کە ئەو کتێبی بۆ هێنام ئەو کتێبە بەڕاستی إلى الذي سألني أين الله ومن الذي خلقه زۆر قوڵ باسی ئەوەیە کرد کە هەموو ئەم کەونە باسی خواکە گوڵیە هێنا هەنگی هێنا چۆلەکەی هێنا داری هێنا ئاوی هێنا باران و هەور و ئەمانە چۆن باسی خواکەن خوای پێناسانی بەڵام معنایەکی ژێرۆی یابوویە معنایەکی ژێرۆ من لەو معنا فەلسەفیە تێنەگەشتم لەو معنا فەلسەفیە زاهیرەکەی تێگەشتم کە باسی چێکە زۆر بوو بە مەراقم لە چەند کەسم پرسی لە هەڵەبجەوتم ئەمە بەڕاستی ئەو معنایانە کە باسێکە سعید نورسی ڕەحمەتی خوای لێبێ ئەو معنایانە چییە وتیان وەڵای ئێمەش تێناگەین لەو معنا ژێرۆیە وەڵا بەم داخەوە لە ماڵەوە خەوتم لە هەڵەبجە شەوێکیان لە خەوما خوشەکەم تەقی دەرگا هاو خوشەکەم ڕۆژ بۆ دەرگا بیکاتۆ سیرەکەم پیاوێکی مشکی بەسەری جوان جا سعید نورسی دەسێت جلی کوردی جوانی هەیە بە مشکیەکۆ مشکیەکی کوردەواری خۆمانە ئەو پیاوە هاتبوو بخوای ئەم پیاوان بینیوە کە دیقەت ماسەکەم سعید نورسیە ئەمە من لە کتێبەکان نبینیم وەختی خۆی وەڵای هەڵسام و چوون بە پێشوازی و دەستی ماچ کرد و وتم قوربان بڕۆین سەرەوتی نانە وەرە دەرەوە قیتارێک وەساوە سیرەکەم لە بەدەرگای ئێمە قیتارێک وەساوە و سعید نورسی وتی تۆ چۆن تێناگەی لەو کتێبەی منتم وڵی زۆر محاولێژم کردو چەند جارب خوێنێتەوە لی تێناکەم وتی سەرکەوە بابم تێگەێنم وڵای سەرکەوتم لە قیتارەکە قیتارەکە لی خوڕی بۆ گوڵانی شێخمەوە من لە پشتی هەڵەبجەوە هاوینە هەوارێکی سەیرانگایەکی زۆر خۆش هەیە هەمووی دار و دەوەن و گوڵ و گوڵزار و ئاو و چەم و باخ و بێستان و ئەوانەیە وڵا بردمی بۆ ئەو چەمە و لێەوە ئیتر پێوتم ئەو ئەمە گوڵەکە نییە ئەم گوڵە باسی خوات ئاوا بووەکە بەڵام معنا فەلسەفیەکەیشی اینجا بۆ باسە کردم ئەو مەبەسم لەم ڕۆحەیە کە لەم گوڵا هەیە ئەم گوڵە ڕۆحێکی تیا هەیە ئەو ڕۆحە چۆن تێکەڵی خوا بووە و خۆی و پێشکەشەکە هەر ئەمە دەستی خوایە بە تۆی پێشکەشەکە ئەڵێ فەرمو ئەمە من بەشێکم لە جوانەکانی خوا خۆی پێناسێن اینجای بردم بۆ هەور بۆ چەم بۆ تەیر بۆ پەپولە لەو ناوە وردە هەمووی فێر کردم وتی تێگەشتم ئەرە وەڵا ماڵە ئاوا بێ و وەڵا بە قیتارەکە هێنایم بە ماڵی خۆمان کە هێنایم ماڵی خۆمان منیش خەبەرم بووە ئەم خەوە خۆشم بینی کاتی بانگی بەیانی لەگەڵ بانگە خەبەرم بووە چون بۆ مزگەوت نوێژم کرد و هاتمە وڵا کتێبەکە اینجا هێنام کتێبەکە وڵای کتێبەکەم خوێن دۆسێ دەکەم لەسەت و تام و شێژێکی تری هەیە وەکو جاری پێشوو نییە اینجا من چون بۆ مامۆستا ئیبراهیم ئەوانم گێڕای خوا ئافریکاوت مامۆستا وەڵا ئەوەی کە نەتانتوانی بۆم باسکەن ئەم شەو خۆی هاو لە خزمەتیا بوو وتیت خواوتم وەڵا بەتان گێڕمەوە وەڵای اینجا مامۆستا ئیبراهیمیش چوو بوو لە هەولێر بۆ دکتۆری حسانی گێڕا بوویە لە هین لە مووسڵ وتبووی وەڵا دکتۆری حسان پێی وتبووی تێ ئەگەن لە کتێبەکان وتبووی ئێمە ئەگەر تێژ نەگەین سعید نورسی خۆی لیەت تێمان نەکری چۆن وتی وەڵای برادرێکمان تێ نەگەشت و لێی زۆر مەراقی بوو وەڵا شەو خۆی بە قیتارێکە تێگەێنێ وەڵا ئەویش لە کۆنگرەی سعید نورسی لە ئەستەمبول ئیفتاحەکەی بەوەی من دەست پێەکە ئیفتاحەکە لە ئەستەمبول ئەڵێ وەڵی ئێستا کوردەکان تەواو تێکەڵی سعید نورسی بوون تەواو تێکەڵی ڕۆح و ناخی سعید نورسی بوون لە ئەنجامی کتێبەکانیە وتویان چۆن ئەویش وتی وەڵا برادرێکمان لە هەڵەبجە کە کتێبەکەی براوە بووینە کە خوێندێت و لی تێنەگەشتووە لە بەعزیە شوێنی وەڵا سعید نورسی خۆی چۆ بە قیتارێک بە جلی کوردیوە بە مشکیوە بردوێتی بۆ ئەو قەراقی شارە لەوێ تێگەیانەوە وتوێتی کاکە خوای گەورە مەبەستی لە ئەم هەموو بوونەوەرە کە دروستی کردووە هەمووی بەشێکە لە جوانی خۆی خوای گەورە جێدەستی خۆیەتی ئاوا مەبەستی ئالەمانەیە بەم شێوە سعید نورسی ڕەحمەتی خوای لێبێ منی تێگەیان بەڕاستی من ینی جا لە بینی سعید نورسی و سەید قوتبی شاب پەیوەندی هەبووە تاڵێن نامەگۆڕێ نوێیەکی نهێنی هەبووە تایسەوە کەشف نەبووە چۆنە
من وازانم هەردووکیان دوو ڕۆحی تەواون پێکهاتەیەکی تەواوی ئیسلامەتیە ئیمانیە لە ناخی هەردووکیان تێکەڵ بوون. ئەگەر مرۆڤ بێت و کتێبەکانی سەید قوتب بەم شێوەیە و کتێبەکانی نۆرسی بەو شێوەیە بخوێنێتەوە، ئەو لە ڕووی ئیمان و تەقریبەن تەسەووفێکی قوڵۆ، ئەمیش لە ڕووی حەرەکی بوونەوە، هەردووکیان یەک قوڵایی باسەکەن. ئەگەر مرۆڤ بێت و ئەو بەو شێوازەی خۆی و ئەمیش بەم شێوازەی خۆی بخوێنێت و تێکەڵیکە، وازانم مرۆڤێکی تەواو و کامل و جوان و پاک و پوخت ئەتوانێت لە ژیانی خۆیان بەڕێبەرێ.